هەرسەبارەت بە سەردانیکردنی وەزیری ئەمریکا بۆ ناوچەکە و بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە سیاسەتی خۆی دەوێت دووپات بکاتەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا گفتوگوی زیاتر لەسەر ئەم سەردانە دەکەین. بەڕێز غازی فەیساڵ بەڕێوەبەری سنتەری عێراقی بۆ لێکۆڵینەوە استراتیژیەکان ڕاستەوخۆ لەگەڵمان دەبن. بەڕێز غازی شەوتان باش، گەلێک سوپاس بۆی ئامادەن لەگەڵمان. خوێندنەوەتان چییە بۆ سەردانیکردنی ئۆستن وەزیری بەرگری ئەمریکا بۆ ناوچەکە؟ شكرا جزيلا. زۆر سپاس سلااو ڕێز بۆ کەناڵە بەڕێزەکەتان بۆ بینەرەتان. من پێمان وایەکەوە ئەم سەردانە گرنگێکی تایبەتی زۆر تایبەتی هەیە لە سایەی ئەو دۆخەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەیە، بە تایبەت کە وەزیر بەرگری ئەمریکا لۆید ئۆستۆن سەردانی ئۆردنیشی کرد لەگەڵ شاه عەبدوڵڵا شانشینی ئۆردنی هاشمی کۆبەوە. ژمارەیەکم تەوەرەی گرنجیان گفتوگۆ کرد لەوانە بابەتی تیرۆر و توندوتیژی و گرنگی سەقامگیری لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بەگشتی تاوتوێکردن کران. لە هەمان کاتدا بەرەنگاربوونەوەی ئەو ئاڵنگاریانەی کە لە ناوچەکەدا هەن کە ئەو هەڕەشانەی کە ئێران هەن کە دەیەوێت دۆخی ناوچەکە بشڵەژێنێت ئاسایشی ناوچەکە بخاتە مەترسیەوە. لە هەمان کاتدا لە سەردانەکەیدا وەزیری بەرگری ئەمریکا بۆ بەغداد هەمان شت دووپات کرایەوە کە ئەمەش وێزگەیەکی دیکەی گرنگ بوو لە سەردانەکەیدا لە پتەوکردنی ئاسایشی نیشتیمانی ئەمریکی لە عێراق و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و کەنداوی عەرەبیدا. پێش وایەکەوە پەیوەندەکانی عێراق و ئەمریکا بەڕاستی لە چوارچێوەی ڕێکەوتنی استراتیژی لە خۆ دەگرێت لە نێوان هاوردووردا بۆ هاوبەشی سیاسی و ئابووری و ئەمنی لە هەمان کاتدا هەروە سەربەرزی لە نێوان عێراق و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکادا. لە هەمان کاتدا دووپاتی لەسەر چی کردە؟ دووپاتی لەسەر بەرژەوەندیەکانی ئەمریکا لە عێراق کردەوە کە بەرژەوەندیەکە باگراوەندێکی زۆر گرنگی و لە هەمان کاتدا باگراوەندێکی ئابووریشیان هەیە، باگراوەندێکی سیاسی و ئەمنیشی هەیە سەردانەکەی. لە هەمان کاتدا ئەوەی کە پەیوەستە بە زەنجی دژە تیرۆرەوە بە تایبەت داعش. لە هەمان کاتدا ئاماژەی بەچی کرد؟ ئاماژەی بە خاڵێکی زۆر گرنگ کرد کە پەیوەستە بە کارکردن لەگەڵ حکوومەتی عێراق لە پێناو بەدەستخستنی ئامانجا هاوبەشەکان. بەڕێز ئۆستن بەڵێ لە هەمان کاتدا دووپاتی لە گرنگی ئەو بابەتانە کردەوە. بە هەمان شێوە باڵێزی ئەمریکاش پێ چەند ڕۆژێک باسی لەوە کردەوە کە شەراکەتی ئەمریکای عێراقی بۆ 20 ساڵی داهاتوش درێژەی دەبێت، ئەمەش لە چوارچێوەی ئەو ڕێکەوتنە استراتیژیەی کە لە نێوان هەردوولادا هەیە. ئەمەش بۆ زامنکردنی بەرژەوەندیە هاوبەشەکان. ئێمە ئەوەتان بەبیردێنینەوە کە عێراق خاوەنی سەرمایەکی زۆر لە هەمان کاتدا داهاتێکی زۆر و یەدەکێکی زۆری غازی هەیە. ئەمە سامانێکی گەلێک زۆرە لە کاتێکدا کە ئەوروپا و جیهان پێویستی بە غازی سروشتی هەیە، بە تایبەت ئەوەی دوای ئەوەی کەوا ڕووسای فیدراڵ بازاری ئەوروپای لەدەستدا ئێستا بۆتە بازارێکی گرنگە. بەڵێ کەواتە ئەمریکا پەیامێکی بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەیە لە ڕێگەی وەزیری بەرگریەوە دەڵێ ئێمە ڕۆژهەڵاتی ناوەڕاستمان لەبیر نەکردووە، هاوپەیمانەکانمان لەبیر ناکەین لە کاتێکدا بۆ خۆتان نەزانن کە ئەمریکا سەرقاڵی چین و رووسیایە. کەواتە گرنگی ڕۆژهەڵاتی ناوەڕاست چییە بۆ ئەمریکا؟ بەڵێ ئەمە بابەتێکی زۆر گرنگە. ئێمە ئەمە بەبێدینینەوە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کەنداوی عەرەبی هەر لە سەردەمی سەرۆککارتەوە ساڵی 1970ەوە کە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەمە بە بەشێک لە ئاسایشی نیشتیمانی خۆی دەزانێت ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەر هەڕەشەیەک بۆ ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و کەنداوی عەرەبی. ئەمە هەڕەشەیە بۆ ئاسایشی نیشتیمانی ئەمریکا. ئەمەش ئەوە دەگەێنێت کە واشنگتۆن دەسوەردان دەکات بە هەموو ئامرەزەکانەوە بە شێوازی دیبلوماسی و سەربازیەوە دەسوەردان دەکات بۆ بۆ وەڵامدانەوەی هەر هێرشێکەوە بکرێتە سەر ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەگەر هاتوو پێویست کات
هەڕەشەیە کە بێدژی ئاسایشی نیشتیمانی ئەمریکا ئاسایشی بابەتی ئەمنی تایبەت بابەتی وزە بابەتی بازرگانی دەریایەکان بازاڕە داریایەکان بۆ بەبەردینینەوە کە عێراق بۆ نمونە یەدەگێکی زۆر درامەت و کانزای هەیە لە هەمان کاتدا ئەم بابەتە بۆ ئەمریکا بابەتێکی استراتێژی و گرنگجیە لە هەمان کاتدا وڵاتانی دیکەی عەرەبیش لە هەمان کاتدا سامانێکی زۆری کانزای سروشتیان هەیە هەر لە زەوی و هەر لە ئاوەوە درامەتێکی مرۆیی و سروشتیان هەیە بۆیە ئەم ناوچەیە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و ناوچەی کەنداوی عەرەبی بە شێوەیەکی گشتی یەکێکە لەو ناوچە زیندی و ستراتیژیانەی کە ئەمریکا گرنگێکی تایبەتی پێدەدات ئەمە بۆ ئابووری نێودەوڵەتیش لە هەمان کاتدا گرنگێکی تایبەتی هەیە بۆیە ئەمریکا بەرگری لێ دەکات بەڵێ کەواتە ئەمریکا لێرەیە بۆ ئەوەی پێداچوونەوە بە سیاسەتەکانیا بکات یاخود ڕێککەوتنێکی نوێ بکات لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بێگومان بە دڵنیاییەوە بەڵێ ئەمە ئەگەرێکی زۆرە بەڵام ڕێکەوتنەکان هەن لە لێوان تەواوی وڵاتانی ناوچەکە کە وڵاتانی کەندا و مەسەر لە هەمان کاتدا ئەو ڕێکەوتنە استراتیژی کە لەگەر عێراقدا هەیە ئەمە زۆر گرنگە بابەتەکان لە نێوان پەیوەندەکانی هەرێمی کوردستان و واشنگتن ئەمەش پەیوەندێکی دیکەی گرنگە پێنتاگۆن وەزارەتی بەرگری ئەمریکا کە گرنگی بەم بابەتانە دەداتە ئەمڕۆ لە هەمان کاتدا هێزی پێشمەرگە کۆڵگەیەکی گرنگە بۆ سیستەمی بەرگری لە عێراقدا کە توانایەکی سەربازی زۆری هەیە توانایەکی هەواڵگری زۆری هەیە فەرماندەیەکی گرنگی و تەواوی هەیە دەتوانێت بە شێوەیەکی چالاک بەشدار بێت بۆ ئەوەی ئاسایشی هەرێمەتی و ئاسایشی عێراق بەگشتی زامن بکرێت پەیوەندیەکان بەردەوام بن لەگەڵ ئەڵمانیا بە هەمان کاتدا پاڵپشتی ئەمنی گرنگە لەگەڵ فەڕەنسا لەگەڵ بریتانیا لە هەمان کاتدا بۆیە هاوپەیمانەتی هەن پەیمانەتی بنچینەی هەن لە لێوان ئەم چوارچێدا لە لێوان ئەمریکا و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکادا لە چوارچەوەی ئەم هاوپەیمانەتیەدا هاوپەیمانەتێکی گرنگە لە نێوان ئەمریکا و لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستاندا ئەمە لێبیر نەچێت کە بۆ پتەوکردنی ئاسایش لە هەمان کاتدا بۆ بەرگەربوونەوەی تیرۆر لە هەمان کاتدا بۆ بەرگەربوونەوەی دەوڵەتی داعش و بەرگەربوونەوەی ئەمە ترسانێک دەکرێنە سەر ئاسایشی هەرێمی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە شێوەیەکی گشتی باش کەواتە ئێمە تێگەیشتینەوەی کە گرنگی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا و ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش چ گرنگێکی هەیە بۆ ئەمریکا بەڕێزت ئاماژەت پێکرد و شید کردەوە بەڵام با بپرسین ئەگەر ئەمریکا نەبێ لە ناوچەکەدا چی ڕوودەدات بە تایبەت لە عێراقدا ئەمە کارەساتێکی مەترسیدارە گەر هاتوو ئەمریکا لە ناوچەکەدا بکشێتەوە بوون ئەگەر چی ناکشێتەوە لە ناوچەکەدا بەڵام ئەگەر هاتوو گریمانێکە بێت سەیری لێدوانەکانی باڵوێزی ئەمریکا و وەزیری بەرگری و ئیدارەی ئەمریکا و ڕاوێژکاری ئاسایشی نیشتیمانی ئەمریکا بکەن لە ناوچەکەدا شتی وا ڕووناداتە بەڵام لە هەمان کاتدا ئەگەر هاتوو بۆ نمونە گریمان ئەمریکا لە ناوچەدا کەشایەوە بەڕاستی ئەمە ڕێگا خۆش دەکات بۆچی بۆ ئێران بۆ ویلاتی فەقیه بۆ ئەوەی کا زیاتر درێژە بە سیاسەتەکانی بدات لە هەمان کاتدا سیاسەتی خۆی لە عێراق و سووریا و لوبنان و لە تەواوی وڵاتانی ناوچەکەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بسەپێنێت ئەمە هەڕەشەیە بۆ کەنداوی عەرەبی بۆ سعودیا لە هەمان کاتدا بۆیە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ڕێگە نادا بە هیچ شێوازێک کەوا ئەم ناوچەیە کە پێی دەگوتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ناوچەیەکی جیۆستراتیژیە جیۆ ئابووریە بۆ وزە گرنگە بۆ ئەمریکا ڕێگە بدات پشێوی ئاڵۆزی دروست بێت وڵاتێکی دیکە بێت هەژمونی خۆی تێدا بەهێز کاتە ئەمە ڕێگە پێی نادات بە تایبەت بۆ هەژمونی ئێران ڕێگە پێی نادرێت عێراق ناکرێت دەستبەرداری ئەمریکا بێت بۆ جیهانی پیشسازی جیهانی پێشکەوتوو بۆیە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بەردەوام دەبێت لە پاڵپشتکردنی وڵاتانی ناوچەکە لەسەر ئاست گشت بوارەکاندا لە ڕووی ئابووری و سیاسی و ئەمنی و سەربازیەوە لەگەڵ عێراق و لەگەڵ هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە بەڕێز غازی فەیسەڵ بەڕێوەبەری سەنتەری عێراقی بۆ لێکۆڵینەوە استراتیژیەکان گەلێک سوپاس